هەر تایبەت بە دەستنیشانکردنی ئەم ڕۆژە هەژدەی ئازاری هەموو ساڵێک کە تایبەتە بە ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوەی کەلوپەلەکان قسە و گفتوگۆ دەکەین ئاماژە دەستنیشانکردنی ئەم ڕۆژەچە و لە هەرێمی کوردستاندا تا چەند کار لەسەر دووبارە بەکارهێنانەوەی کەلوپەلەکان کراوە بە شێوەیەکی گشتی و هاوکاتیشکە ڕێکخراوی سروشتی کوردستان پرۆژە یاسایەکیان ئامادەکردووە ئێستا پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستانە بەڵام نەچۆتە بواری یاخود با بڵێن خوێندنەوەی لەسەر نەکراوە کە تایبەتە بە هەوڵەکان یاخود کارکردن لەسەر دووبارە بەکارهێنانەوەی ئەو کەلوپەلانەی کە پێویست ئەکا جارێکی دیکە لە ڕێگەی پرۆژەی ریسایکلینەوە سوودی لێ ببینرێتەوە تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز سەروەر قەرداخی بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستان لە ستودیۆی بەیانی کوردستان نیوزمیانە کاک سەروەر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی بەڵێ دەستنیشانکردنی ڕۆژێکی هاوشێوە بە دیاریکرایی ئامان و گرنگەکەی لە چیدا دەبینەوە بەڵێ دیارە دیاریکردنی هەژدەی سێ کە لە ساڵی 2010 لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە دیاری کراوەکو ڕۆژی جیهانی ڕیسایکلین توانین بڵین دەست پێشخەریەکە بۆ با بڵین بینینی وەکو ڕووناکیەکی نوێ بۆ ئەو پاشماوانی کە ئێمە هەمانە کوی ئەو پاشماوانی کە تاکەکان لە کوی جیهانە ڕۆژانە با بڵین بەکاری هێنن و هەروەها ئەمانە بەشێکی زۆری فڕێدرێت لەم ڕۆژاهانی تەواوی دانیشتوانی هەسارەکەمانە درێ بۆی دووبارە ئەم پاشماوانە بەکار بهێنرێتەوە و فڕێ نەدرێتە ناو ژینگەوە دیارە ڕیسایکلکردنی پاشماوەکان هەم یارمەتی مرۆڤ بۆ یارمەتی زیندەوەرەکان دەدا و هەروەها کوالەتی ئاو و کوالەتی هەواشمان بە پاکی بۆ ڕاگرێت و هەروەها خاکیشمان بۆ پارێزێت وەجگەلەوە کە پارێزگاری لە با بڵین سەرچاوی وزەشەکە و پارێزگاری لە سەرچاوی داهاتی تاکو و هەروەها دانیشتوانیشەکە کە ئەمە هەنگاوێکی گرنگە بە هیوای کە هەرێکێک لای خۆیەوە هەوڵ بدات بۆ دووبارە بەکارهێنانەوەی ئەو پاشماوانی کە هەیەی و ئەشتوانرێت ئەم پاشماوانە ینی چی لە سەر ئاستی تاک بێت یاخۆ چی لەسەر ئاستی گروپ و تیم بێت کار بۆ دووبارە بەکارهێنانەوەی بکرێت باشە لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بەریکەوتون تا چەندە دووبارە کەلوپەلەکان بەکاردەهێنرێتەوە بەڵێ دیارە لە باشووری کوردستان ڕۆژانە نزیکەی 7500 تەن پاشەڕۆ هەیە و ئەو پاشماوانەشی کە هەن دابەشە بن بەسەر چەند پاشماوەیەکە کە لەوانە پلاستیکە کارتۆنە خۆراکە و ڕێژەیەکی بەرچاو لە پلاستیک و خۆراک بە تایبەت خۆراکی تایە و ئەم پاشماوانی کە هەیە با بڵین لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی تیمیش و لەسەر ئاستی باڵین کۆمەڵی کارگی بچوک بچووکیش کارکراوە بۆ دووبارە بەکارهێنانەوەیان بە تایبەت خۆشبەختانەیانی کۆمەڵک کارگە لەلایەن کۆمەڵێک لە تاکەکانی کۆمەلگاوە دامەزراون بەمبەستی ئەوەی کەم کەرەستانە بکەنەوە بە کەرەستەیەکی سەرەتایی و بینێرنەوە بۆ کارگانە بەمبەستی دووبارە بەکارهێنانەوەی و هەر بە هەیە کارگەی تایبەتی شەیە کە هەم دەیکاتەوە بە مادەی سەرەتایی و بە هەمان شێوە لە ناو کارگەی خۆشە دووبارە بەکاری هێنێتەوە بە تایبەت بۆ دروستکردنی ئینجانەی گۆڵ یاخود ئەو کەرەستانی کە بۆ بابەتی کشت و کاڵکردن و ئاودان بەکار دەهێنرێن و هەروەها سندوقی تایبەت یان سەلەی تایبەت بە بابەتی میوە و ئەو سەوزەواتوانە و بۆ چەندین بابەتی دیکە بەکارهێنرێتەوە کە ئەمانە بەڕاستی کۆمەڵێک هەنگاون لەسەر ئاستی تاکو و کۆمەڵێک لە سەر ئاستی کۆمەلگا بەڵام ئەوەی کە پێویستە بکرێت لەسەر ئاستی با بڵێن باشووری کوردستان ئەوەیە کە حکوومەت زیاتر پاڵپشتی ئەو کارگانە بکات و هەروەها کارگەی گەورەتر دابمەزرێت بۆ ئەوەی کە بتوانێت تەواوی چارەسەری ئەو پاشەڕوانە بکات کە ڕۆژانە فڕێدرێتە ناو خاک و ئاو هەوای کوردستانەوە بەڵێ کاک سەروەر جارەوەنی ئاگادارین ڕێکخراوی سروشتی کوردستان پرۆژە یاسایەکی تایبەت بە بەکارهێنانەوەی کەلوپەلەکان ئامادە و لە پەرلەمانی کوردستانە ئەگەر باسێک لەم پرۆژە یاسایە بکەم پرۆژە یاسایە چۆن خزمەت دەکات بە ژینگەی هەرێمی کوردستان دیارە پلاستیک نەک تەنها بۆ باشووری کوردستان بەڵکوم بۆ تەواوی گیان بۆ بە بەڵایەکی گەورە و تەنانەت زیندەوەرەکان بەهۆی پلاستیکەوە لە ناو دەریاکان و هەروەها لەسەر زەوی ئەمرن بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە کە لە پێش ساڵی 2020 ئێمە گروپی تیمێکمان دروست کرد کە 15 کەسی یاسایی و کارمان لەسەرەوە کرد کە ئێمە پرۆژەیەک بنووسین تایبەت بێت بە سنووردارکردن و بەرهەمێنانی کەرەستە پلاستیکەکان لە هەرێمی کوردستان و خۆشبەختانەی مەتوانیمان ئەو پرۆژەیە بنووسین و هەر لە ساڵی 2020 ئێمە پێشکەشمان کرد بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لەلایەن بەشێک لە فراکسیۆنەکانەوە ینی پاڵپشتی کرا و ئیمزای پێویستی بۆ کۆکرایە و پێشکەش بەوان کرا دیارە لەناو پرۆژەکە ئێمە ئامانجمان ئەوەیە کە ئەو پلاستیکانی کە هاوردە ئەکرێن
کە دەڵین پلاستیکیش مەبەستمان لێ کیسەی نایلۆنە و هەروەها دەبەیە وەک قاپی سەفەری و کەوچکی سەفەری و ئیلە ئاخری هەموو ئەو کەرەستانی دیکەن کە بەکارهێنن ڕۆژانە ئەو کەرەستە پلاستیکانی کە هاوردە ئەکرێن بۆ ناوخۆی وڵات و هەروەها ئەو کەرەستە پلاستیکانەشی کە لە ناوخۆی وڵاتە بەرهەم ئەهێنرێن هەرێکێک لەمانە باجی بخرێتە سەر باجەکە بۆ نمونەوانی کە هاوردەکرێ بە ڕێژەی لە 100% بێ بۆ ئەوەی هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسان دەستیان نەکەوێ و لەو حاڵەتە کە تۆ باجێکی زۆرت خستە سەری و هاوڵاتی بە شێوەی ئاسان بیان بە نرخێکی کەم دەستی نەکەوت ئەو کاتە بیر لە بەدیل کاتەوە بیر لە جێگرەوەکانی کاتەوە هەرێکێک لەو کەرەستە پلاستیکانش جێگرەوەی هەیە بۆ نمونە تایبەت بە کیسەی نایلۆن جێگرەوەی بەکارهێنانی ئەم تورەکی قماشە خامانەیە کە بە چەندین شێوە و دیزاینی جیاواز ئەمە لەلایەن لە ناوخۆی وڵاتە با بڵین دروست کراوە لەلایەن ژنانی دەستڕەنگین کە لە ناو هەرێکێک لە با بڵین ماڵەکانی ئێمایان زۆربەی ماڵەکانە مەکینەی خەیاتی تایە ئەتوانرێت لەم جۆرە لە تورەکەی قماش دروست بکرێت گرنگی بەکارهێنانی ئەم تورەکە قماشانش بە تایبەت ینی کەمکردنەوەی بەکارهێنانی ئەو پلاستیکانەیە بە نمونە تۆ ڕۆژانە ڕوو لە مارکێتێک یاخود بازارێک بکەیت بەلایانی کەمەوە ڕەنگە نزیکەی 5 کیسەی نایلۆن تۆ بەکاربێنی بەڵام لە مانگەکە کامە ژمارەیەکی زۆرەکە و لە ساڵەکە بەدڵنیایی و ژمارەیەکی زۆرەکە و هەرێکێک لەم کیسانش بۆ تەنها جارێک بەکارهێنێت دواتر فڕێدرێتە ناو ژینگەوە بەڵام ئەم تورەکانە ئەتوانێت لە ڕووی زانستیەوە 130 جار بەکاربێن لەوە زیاتر لەوەش و هەر کاتێک گەر پیس بێتوانرێ بشۆرێ و لەگەڵ ئەوەشا ینی لە ڕووی بابلین ژینگەیشەوە تاو ژینگە چکەمە لە پەمولۆکە دروست سەکرێت تاوا سروشتیە واتە گەر فڕێ بدێتە ناو خاکیشەوەی لە سروشتەوەی بۆ سروشت و ماوەی شێبوونەوەیکی کەمی ئەوێت لە ناو خاکە وەجگە لەوەش ئێمەوەمان بیر نەچێت کە ئەو کەرەستە پلاستیکانی کە بەکاری هێنین بە تایبەت ئەوانی کە خواردنی گەرمی تێکرێت ئەکرێ مرۆڤ تووشی چەندین جۆر نەخۆشی بکە بە تایبەت نەخۆشی کوشندەی وەکو شێرپەنجە یعنی ئێمە بیرمان نەچێت ڕۆژانە 11 کەس لە باشووری کوردستان کە تووشی نەخۆشی شێرپەنجە بن ئەبێ ئێمە لە خۆمان بپرسین بۆچی تووشی نەخۆشی شێرپەنجە بێ یەکێک لە هۆکارەکان مەسەلەن ئەو نانەیە کە ئێمەیەکیتە ناو کیسەی نایلۆنەوە یاخود ئەو خواردنەیە کە ئێمەیەکن ناو قاپی پلاستیکیەوە چکە کارلێکە کات بیرمان نەچێت ئەو کەرەستە پلاستیکیانە هەمویان لە سەرچاوە نەوتەکان با بڵێن دروست سەکرێت کاتێککە کارلێکە کات ئەکرێ مرۆڤ تووشی نەخۆشی کوشندەی وەکو شێرپەنجە بکات لەبەرەوە ئەمانە ئەکرێت هەنگاوێک بێت بۆ پارێزگاریکردن لە تەندروستیمان بۆ پارێزگاریکردن لە ژینگەمان و هەروەها بۆ گەڕانەوەی داهات بۆ تاک و بۆ با بڵێن حکوومەت باشە کاک سەرۆر کاتە لە پرۆژه یاساکەیە چۆن باس لە سنووردارکردن یاخۆ خاڵەکانی بڕگە و مادەکانی بۆ سنووردارکردنی بەکارهێنان و هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەم هاوردەکردنی چۆن جگە لە خستنە باج لەسەر ئەو کەلوپەلانی کە دەهێنرێت هەرێمی کوردستانەوە چۆن بڕگە و مادەکانی داڕێژراوەتەوانە دیارە بۆی کە هاوردەکرێت باجی 100% یخرێتە سەر ئەوەشی کە لە ناوخۆ بەرهەمە هێنرێت لە 175 باج یخرێتە سەر و لە هەموو جۆرە مەسەلەن با بڵین کارگەکان یانی لە هیچ لێ خۆشببوونێکیان بۆ دەرناکرێت وەکو هاوکاریکردنی پاڵپشتی حکوومەت بە تایبەت بۆ بەشێکیانی لەو کارگانە ئەمە خاڵی دووەم و خاڵی سێم قەدەغەکردنی ئەم بەکارهێنانە پلاستیکانەیە لە ناو تەواوی کافتریاکان و هەروەها چێشتخانەکان و تەواوی ئەو شوێنانی کە هەیە و هەروەها قەدەغەکردنێتی لە ناو با بڵین بە تایبەت قەدەغەکردنێتی لە ناو بازار و دوکانەکان و سەمونخانە و نانەوەخانەکان کە کیسەی نایلۆن با بڵین بەکارنێت لێت چکەوە گوتم لە ڕووی تەندروستی و لە ڕووی ژینگەیشەوە ینی کاریگەری خراپی هەیە قەدەغەکردنێتی لەو شوێنانە بەڵام کاتێک کە ئەتوانرێ ئەمە قەدەغە بکرێت ئەگەر ئەو دوو باجە مەسەلەن دابنرێت هەم لەسەر ناوخۆ هەم لەسەر هاوردەکردنیش و لە بەرامبەر ئەمەش ئەو کاتە جێگرەوەکان یەکسەر ڕاستەخۆ تاکەکان بیر لەوەکەنەوە کە بێت جێگرەوە هەبێت و بۆی پەنابرێتە بەر بەکارهێنانی جێگرەوەکانی ئەوان باشە لەناو پرۆژه یاساکەیە باس لە دروستکردنی پرۆژەی ریسایکلین و هاوکاریەکان کراوە چۆن پاڵپشتی ئەو پرۆژانە بکرێت تاکو بتوانرێت بەلایانی کەم و ئەمیش بابەتێک بێت لە چارەسەرکردنی ئەو کێشە ژینگەیانی کە لە بەکارهێنانی مادی پلاستیک بوونیان دەبێت بە دیاریکراوی لەسەر و بابەتە باز نەکراوە بەڵام بەپێی ئەو پرۆژەیە کە ئێمە پێشکەشمان کرد بە سەرۆکاتی پەرلەمان لە یەکێک لە مادەکانە دەسەڵات درراوە بە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بۆ ئەوەی هەر جۆرە ڕێنمایەکی دیکە گەرەوان پێویستیانە بۆ جێبەجێکردنی یاساکە یاخود هەر بابەتێکی دیکە کە پێویستیانە ئەتوانن ڕێنمایی پێویستی لەبارەوە دەربکەن. بەڵێ ئەم پرۆژه یاسایە لە بە دیاریکراوی لە چ کاتێکەوە لە پەرلەمانی کوردستانە و واروەها کەی دەکرێتە بەرنامەی کارەوە؟ ئێمە لە ساڵی 2020 پێشکەشمان کردووە و لە ساڵی 2021 لەلایەن فراکسیۆنە جیاجەکان و ئەندام پەرلەمانەکانەوە ئیمزای پێویستی بۆ کۆکراوە و پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کراوە
بەڵام تاوەکو ئێستا نەخراوەتە بەرنامەی کارەوە هەرچەندە ئێمە 4 پرۆژه یاسامان پێشکەش کرد خۆشبەختانە یەکێک لە پرۆژه یاساکان لە پەرلەمانی کوردستان بوو بە یاسا کە ئەویش تایبەت بوو بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان بێپەناگە بە تایبەت سەگ و گوێدرێژ و پشیلە کە تەنها ئەوەی ماوە لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە ئیمزا بکرێت و لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو بکرێتەوە کەەوە بەڕاستی ینی هەنگاوێکی گەورەیە بۆ بەرەو پێشچوونی پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان بۆیە بەهیواشین ئەو پرۆژەی تایبەت بە پلاستیکی کە لە کوردستانە هەیە و لە پەرلەمانی کوردستان هەیە بخرێتە بەرنامەی کارەوە هەم ئەمە داهات بۆ حکومەت دەگەڕێنێتەوە و دەتوانێت ژینگەکەشمان بە پاکی ڕابگرێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ سەروەر قەرەداخی بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستان.